للورش مالي خيلان للنوشي ئێرە بە مێرگە حەوش دەناسرێت و سەر بە ناوچەی کێڵەشینە کە لە ساڵی 2002دا بە بیانووی هەبوونی چەکدارانی پەکێکە کۆچەریەکانی ئەم ناوچەیە لەلایەن فڕۆکە جەنگیەکانی تورکیاوە بردومانکران و بەو هۆیەشەوە 54 کەس کوژران. ئەوان لە ئێستادا ئاماژە بەوە دەکەن کە سوپای پاسدارانی ئێران هێزێکی زۆریان لەم سنوورە کۆکردوتەوە و مەترسی ئەوەیان لەسرە کە دووبارە ڕوبەڕووی هێرشێکی تر ببنەوە. ئەساڵە حەوت ساڵە تەیارێ لێرە ڕما کرێ زاکێ ئەفلەما کرد لێرە کەندا کوڵە هەتا چل پێنجە کەسێ بێگوناه هاتە کوشتنی. دەوڵەتە ئیران هێز ئینۆە؟ ئارێ وڵا هێزەکە زۆرە ئینا چەند حدودن خڕێ گرتە. ئارێ وڵا هەتا قەومێ ئیرانێژی وە نەکریا بێتە گادەرا قەومێ ئیرانێ ماڵە مەڕ ماڵێەوە خڕی گێڕاوە بۆ سەگوندا. ئەم کۆچەریانە ئاماژە بەوە دەکەن کە هەموو ساڵێک لە وەرزی گەرمادا بە مەبەستی بەخێوکردنی مەڕ و ماڵاتەکانیان دەچنە ناوچەی مێرگە حەوش. دەشڵێن لە وەرزی زستاندا حکوومەت بڕێکی کەم گەنم و جان پێدەدات و بەشی ماڵاتەکان ناکات. ئەرێ لە برا خسارێتی نێرەتی نەمێرگە حەوشێ خسارێتی نێرە هەل بارێوەتین هەتا پایزێ تێنێرە پایزێکی چیناو سەگوندێ خولستی دەکا. شوانێکی ئەو ناوچەیە ئاماژە بەوە دەکات ئەو شوێنانەی ساڵانە مەڕ و ماڵاتەکانیان بۆ دەبرد بەڵام لە ئێستادا بەهۆی بوونی سوپای پاسدارانی ئێرانەوە ناتوانن وەک ساڵانی ڕابردوو بچن بۆ ئەو شوێنانە. ئەو چەند ساڵە دێمنێ ئێرە تقریبان 7 ساڵ 8 ساڵە دێنێ ئێرە و هیچ مەترسیەوەمان نەبووەچی ئەو ساڵ یعنی لە ئێران باش هاتیتەوە پێش هاتیتەوە حدودەکان ناتوانین یعنی ئەو شوێنەی دەچۆینێ ساڵان ئەو ساڵ ناتوانین بچینەوە. ژیانێکی سادە و ساکار لەم کوێستانانە بڕێوە دەچێت بەڵامەک و کۆچەریەکان ئاماژیان پێکرد ترسی ئەوان لەسرە کە دووبارە تووشی تۆپبارانی وڵاتانی دراوسێ ببن. حەمید مستەفا NRT دەڤەری کێڵەشین.